سڵاوتان لەبێ کوتێک لە هەواڵەکانتان پێشکەشەکەین. وەک هەوڵێک بۆ بەلاڕێدانەبردنی دۆسیەی تیرۆرکردنی کاوە گەرمیانی سەر لە بەیانی ئەمڕۆ لە هەولێر و سلێمانی گردبوونەوە ئەنجامدرا. کاتژمێر دەی سەر لە بەیانی لەبەردەم دادگای سلێمانی کۆمەڵێک چالاکی مەدەنی و ڕۆژنامەنووس و پارێزەر گردبوونەوەیان ئەنجامدا و تێیدا جەختیان کردەوە نابێت دۆسیەی تیرۆرکردنی کاوە گەرمیانی بەلاڕێدا ببرێت. کۆمسیۆنی هەڵبژارنەکان ڕایگەیاند چەند قۆناغێکی باش لە کەرتی ئەلەکترۆنی تەواو بووە و ئامادەکاری کراوە بۆ ئەوەی مانگی داهاتوو بەسەر هاوڵاتیاندا دابش بکرێت. محسین موسەوی ئەندامی ئەنجومەنی کۆمسیارانی کۆمسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژارنەکان بە ڕۆژنامەی سەباحی ڕاگەیاندووە کارتی ئەلەکترۆنی دەنگدان کە بڕیارە لە هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراقدا بەکاربهێنرێت لە ئێستادا لە چەند وڵاتێک چاپ دەکرێت و چەند قۆناغێکی باشی بڕیوە. حکوومەتی هەرێمی کوردستان ڕایگەیاند بە بۆنەی یادی دامەزراندنی سوپای عێراقەوە سبەینێ لە سەرجەم دام و دەستگاکانی هەرێمی کوردستاندا پشووی فەرمی دەبێت. ماڵپەڕی حکوومەتی هەرێمی کوردستان لە سەرزاری سەفین دزەی و تەبێژی فەرمی حکوومەتی هەرێم ڕایگەیاندووە بە بۆنەی یادی دامەزراندنی سوپای عێراقەوە کە دەکەوێتە ڕۆژی 6 کانونی دووەمەوە لە سەرجەم دام و دەستگاکاندا پشووی فەرمیە. لە یەکەمین ساڵڕۆژی تیرۆرکردنی ژنە چالاکەکانی باکووری کوردستان لە پاریس پارتی کرێکارانی کوردستان پەکەکە ڕاگەیەندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیاند بەرپرسیاری سەرەکی ئەو کۆمەڵکوژیە دەوڵەتی تورکیایە. پێگەی فەرمی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە ڕایگەیاند ئەگەر حکوومەتی تورکیا دەڵێت ئەوان لە پشت تیرۆرکردنی ئەو سێ ژنەوە نین ئەوا دەبێت بیسەلمێنن وتیشی تاوەکو هەموو لایەنە شاراوەکانی کۆمەڵکوژیەکە ئاشکرا نەبێت و بەرپرسانی سزا نەدرێن دەوڵەتی تورکیا و بەتایبەتی حکوومەتی فەڕەنسا لەژێر تۆمەتدان. دوای چەند ڕۆژێک لە دەستپێکردنی هەڵمەت لە پارێزگای ئەنبار ئەمڕۆ وەزارەتی بەرگری عێراق تاکیدی کردەوە کە 55 کەس لە چەکدارانی ڕێکخراوی دەوڵەتی ئیسلام لە عێراق و شام ناسراو بە داعش کوژراون کە یەکێکیان ئەبوو دەجانە فەرماندەیەکی ئەو ڕێکخراوەیە وتیشی هەڵمەتەکە بە یارمەتی عەشیرەتەکان ئەنجامدراوە. سەرۆکی حکوومەتی عێراق ئاشکرای کرد گروپە چەکدارەکان لە هەوڵیەوەدا بوون پێکهێنانی دەوڵەتێکی ئیسلامی لە پارێزگای ئەنبار ڕابگەێنن کە لەلایەن وڵاتانی کەنداوە پشتگیری لێ دەکرێت. ڕۆنشی کردەوە کە ئەو گروپانە دانیان بەوە داناوە. نوری مالیکی ئاماژەی بەوە کرد کە کۆتایی هێنان بە گۆڕەپانەکانی دووبەرەکی شەپۆلێک لەو گروپە چەکدارانەی ئاشکرا کرد. پێداگریشی کرد کە سوپاکەی لە هەڵمەتەکەیدا بەردەوام دەبێت تا ئەو کاتەی هاوڵاتیانی ئەنبار لەو گروپە چەکدارانە پاک دەکاتەوە. کورتێک لە هەواڵەکانم پێشکەشکردن شاد و بەختەوەر بن.